ئۆپەراسیۆنی پێشمەرگە و ئاسایش بەردەوامە. هەموو ناوچەکانی قوڕیچای و بەلەگە و پەڵکانە کێوماڵ دەکرێت. حەشارگەکانی داعش یەک بە یەک دەدۆزرێنەوە. لەم ناوچەی قوڕیچایەکەوە بنکە و بارەگای ئێرهابووە لە ڕێگ و ڕیشەوە دەرهاتن، ئێرەیان لێ قەتع کرا کە مەمەڕیان بوو بەرەو سێگۆشەی سونی ئەڕۆنە عزیەم و دیالە و منطقەی تکریت و ئەو ناوڕن لێرە ئێرە هیچ منفەسێکیان نەما. ڕۆژانش کێوماڵمان هەیە بەناو هەموو دۆڵەکانە هەموو ڕۆژێک ئەڕۆین هەر ڕۆژی شوێنی تازەمان بۆ هەموو بنکە و بارەگاکانی لە مەسافەی چەند کیلۆمەترێکە کە نایڵێم لەبەرینی ئەمنی حاڵەتی ئەمنی ئێمە ڕۆژانەی کێوماڵمان هەیە مەفرەزەکانمان دەرەچێت بە قوتێکی زۆر گەورە لەگەڵ تیمی هەندەسەیە دەرەچن کێوماڵەکەن ڕۆژانە. ئەو شوێنانەی وا تیارە لێداوە مەرجەکانیان هەموویشی تووشی تاڵبووتەوە. ئەو شوێنانەی کە حەشارگەکانیان زۆر بە قەوەتە لە بن شاخەکانە پێشمەرگە چووە بە ئازای ئەنگی زۆر گەڕاوە هێماندوویەکی زۆر قوش و قوربنی دۆزیێتەوە هەمویانی دۆزیێتەوە لە هینەکان حەشارگەکانیان. لە نێوان دووڕاجی و قوڕیچاییدا شۆفڵی هاوڵاتیەکیش دۆزرایەوە کە 2 ساڵ لەمەوبەر داعش دزی بووی. چەک و تەقەمەنی داعش و کۆمەڵێک ئێسک و پرووسکیش لەم ناوچەیەدا دەرکەوتون. حەشارگەیەکی زۆریان هەبووە لەم ناوچانە. ئێمە کاتی خۆی بەپی زانیاریەکان و هاوکارەکانمان هەوڵمان داوە لەگەڵ هاوپەیمانان ئەو زانیاریانەی هەموو دامانە پێیان ئێستا چوینەتە سەر ئەو شوێنانەی کە زانیاریمان لەسەرداوە زۆربەی زۆری پێکراون بە تایارە و تۆپی هاوپەیمانانەوە و لە دوای ئەم 3-4 ڕۆژەی ڕابردوو کە ئەو ئۆپراسیۆنانە هین کردهاتنە ئەم ناوچانەوە ئۆپراسیۆنەکەین و زانیاری لەگەڵ لیوای حەفدە و لیواکانی تر و مێحوەری قەرەتەپە حەمرین بەردەوامە بین بۆ بەدواداچوون و ئەو شوێنانی کە داعشتیە مۆڵگەیان نەبووە. 5 ساڵام ناوچەیە پێگەی قایمی داعشە و ئاراستەی کارە تێرۆریستەکانیانی لێوە دەکەن. ئێستا لە داعش پاکراوتەوە و ئارامیش بۆ دەوروبەری ناوچەکە سەقامگیر بووە. سامان کەریم کورد چاد نیوز نێوان قوڕیچای و دووڕاجی.